دوای بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران هەرێمی کوردستان لە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندیارەکان وەزارەتی ناوخۆ بەگشتی بڕیاردرا کە لە هەموو قەزا و ناحیەکان لیژنەیەک پێک بێت لیژنە بە ناوی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوە بەرینگاربوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ لەگەڵ لایەنە پەیوەندیارەکانی وەکو پەروەردە و تەندروستی و ئەوقاف و زانایان و بەیتەری و پۆلیس و ئاسایش و بەرگری شارستانی و شارەوانی لەگەڵ هەموو لایەک کۆبوونەوەمان کرد بڕیارماندا کە لیژنەیەک پێک بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە. خۆشبەختانە دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی سنوورەکەمان کە بەپێی دوا راپۆرت و دوازانیاریەکانی تەندروستی و چاودێری تەندروستی شکر بۆخوا هیچ حاڵەتێکی لەو شێوە لە سنوورەکەمان نییە و هیچ حاڵەتێکی مەترسی نییە. بەڕێزان زانایانی ئاینی و پەروەردە و هەروەها تەندروستی ڕوونکردنەوەی تەواویاندا و ئێمە چەند بڕیارێکماندا و چەند ڕاستپاردەیەکمان بۆ سنووری خۆمان گەڵاڵە کردووە. دەست دەکەین بە هەڵمەتی وشیارکردنەوە لە سەرجەم ناوەندەکان و بە تایبەتی لە سەرۆکاتی زانکۆ و پەیمانگاکان و پەروەردە